ئەمە زۆر سوپاسی برادەرانی ژوورەکانی بازرگانی باکووری کوردستان دەکەین کە ئەوڕۆ تشریفیان کردیە بەڕاستی زۆر دڵخۆشین ڕۆژێکی مێژوویە کە زیارەتی هەولێری پایتەخت دەکەن و بووە مایەی ئیمزاکردن و وەنوێکردنەوە ئەو ڕێککەوتنەی کە لە بینی شاری هەولێری پایتەخت وهروە شاری ئاماد هەبوو نوێمان کرد وهروە لەگەڵ شاری باتمانیش هیوادارین بەردەوام بین لەو چاوپێکەوتنانە و پەرەپێدان بە پەیوەندیەکان ئەمە دەزانین ینی ئاشکرایەکەوە پەیوەندێکی بازرگانی گرنگ و دوور و درێژ و قوڵ هەیە لەگەڵ وڵاتی تورکیا و باکووری کوردستان بە هەموو کەرتەک و هیوادارین کە ئەوە پەرە پێ بدرێ و زیاد بکرێ و ببیتە مایەی دۆستایەتی و برادەراتی و ژیانی پێکەوە ژیان بینی نەتەوەکان. Çok teşekkür ediyorum öncelikle böyle bir anlaşmayı. زۆر سپاس بۆ ئەوە بۆ پێشوازیکردنی ئەوەی بۆ ژووری بازرگانین هەولێر و هەموو ئەندامەکان و ڕۆژنامەنووسانیش ئەمە هاتنەمەی لێرە مەبەستە ئەوە ناوبەری باکووری کوردستان و عیلاقات و پەیوەندی تایبەت باشووری کوردستان و عێراقان خۆرتر بکە باشتر بکە ئەمە بۆ مەبەست هاتنە لێرە جاران لە ناوبەری دەوڵەتان ئەتوانە گرفتەکان و مشکلەکان چێ بە ئەوەل هەموو جیهان هەمان شتە بەڵام پێویستە ژووری بازرگانی و بازرگانیش کاری ئەکۆنۆمی ئابووری پێویستە ئەو شتان چارەسەر بکە گرفتەکان و مشکلەکانیش چارەسەر بکە ئەتوانە کاری ئابووری بازرگانی هەموو ژوورەکانیش هەم تورکیا هەم لێرە ئەو پەروەردەکردن و ئەو تەربیەکردنین سیاسەتیش بەجێبینەوە ئەمە ئەزانن ئێستا لە ناوبەری تورکیا و لێرە هەنێک مشکلەی قەیرانن سیاسیەنە بەڵام ئەتوانن ئەوە جێبەجێ بکەن چارەسەر بکەن کاتێک نێزدا ئەمە بڕواەکەن و لە ناوبەری باشووری کوردستان و تورکیا تایبەت لە هەولێر و ئامەد ئەو فڕۆخانە دووپات وەک کاتیم بووری ئەتوانە ئەو فڕۆکەکان وەرە هەولێر و لە ئامەدیش وەرە هەولێر ئەوە بۆ ئیش و کاری بازرگانی زۆر گرنگە ئەمەش هەوڵ ئەدەن و هەنگاوێک کاتێک نێزدا ئەوە وەرە پێکانین بۆ جێبەجێ بکردن. Kat ettik. Umarım en kısa zamanda